لەو سەردەمان نابێ ئەوەمان لەبیر بچێ کە ئینگلیزەکان لە پێناوی وەدەستهێنانی شتێکی زۆر زۆر گەورەتری خەیاڵی ئاوڕیان لە کورد نەئەدایەوە لەو سەردەمەیە کە سێکوچکەی کوفری عەلەمانیەتی غەربی هی تورکەکان لە 1970 ئینقلابەکەیان کردواتە تەلعەت پاشا و جەمال پاشا و ئەنوەر پاشا ئەوان نفوز و دەسەڵاتێکی زۆریان هەبوو هەموو شتەکانیان گرت بۆ دەست وەکو وەزارەتی حربی وەزارەتی داخلی و جەمال پاشا فترەیەکیش کە هەموو ویلایەتی سووریای گرت بۆ بەردەست دەسەڵاتێکی زۆری هەبوو خوێن ڕێژ بوون ئەمانە هەمووی زۆر کاریگەر بوون لەسەر تەنفیزکردنی سیاسەتێکی مرکزی تۆرانیزمی زۆر تونند و تیژ و زەمینە دروستکردنێکیش بۆ هاتنە پێشەوەی مستەفا کەمال کە ئەو کاتە ئەفسەریشی بچووک بوو لە چاو ئەوانە بەڵام ڕقێکی زۆری لە ئەڵمان بوو چونکە ئەڵمانەکان هەروکو تومانە عیلاقیان لەگەڵ سوڵتانی عوسمانیا کۆن بوو لە شەڕی جەنگی جیهانی یەکەمیشە لە جەنگی جیهانی یەکەمیشە هاوپەیمانی یەکتر بوون و دۆڕاندە بوویان بۆیە لە ساڵی 1990 دەرفەتی زۆر باش لووە بۆ ئەوەی کە مستەفا کەمال بێتە پێشەوە بە تایبەتی لە شەڕێکا پێوترە شەڕی ئەنافۆرتە کە لە منطقەی دەردەنیل پێوترە مەضیق دەردەنیل وەکو هورمز وەکو خلیج وایە لەوێوە کاریگەریەکی گەورە هەبوو کە سوێند خۆرەکانی کە دژی ئەڵمانیا و ئیتالیا و عوسمانی بوون نەیانەتوانی بەرەی رووسیا بە مەضیقی دەردەنیلە بگەێنەوە بە ئینگلیز بۆ نمونە یان بە جەبهەکانی تریان بۆیە ئینگلیز زۆر محاولەیە کرد هجوم بێنێ بۆ سەر ئەم دەردەنیلە بە مەسرحەیە کە ئێستا وەختی نییە زۆر باسی کەم بە تەفسیل بەڵام هەر کەسێک کە کتێبی ئەڕەجول السەنەم بخوێنێتەوە کە زابطێکی تورکی نووسیەتی و بۆ بە عەرەبی یا کتێبێکی عەبدولقەدیم زەلوم هەیە کە ناوی کەیفە هودمەت الخلافە بە تەفسیل باسی ئەوە کە چۆن مستەفا کەمال گەورە کرا ئەو ڕۆڵەی پێدرا چۆن وای لێهات لەو ئەفسەرە بچووکەوە دوایی لە شەڕێکە کە ئینگلیزەکان لە کەناری گالیبۆلی چۆن کشانەوە دوایی ئەمیان گەورەتر کرد لە 1916ەوە نفوزێکیان پێدا ئەنجا ئەو هاتە پێشەوە بەوەی کە قارەمانێکی نیشتیمان پەروەرە دوایی گەورەتر بوو ناوی دەرکرد هەتا کۆگاتە ئەو کاتەی کە ئیتر دێ بۆ ئەنقەرە ئەوێ ئەکا بە پایتەختی خۆی وردەوردەیکا بە شوێنی نفوز و کۆبوونەوەی ئەفسەرەکانی تری و هێز لەوێ دروستەکە وەکو چۆن باسمان کرد کە لە سالۆنیک لە 1970 بۆ ئینقلابەکەی نامی کەمال کردیان ئەمیش بە هەمان شێوە دەیەکێک بە ناوی کازم قارە ئەهێنێتە پێشوەیکە بە فەرماندەی هێزەکانی ڕۆژهەڵات کە کۆیانە کاتوی خاتە ژێر ڕکێفی خۆی خۆشیێ بێ بە فەرماندەی هێزەکانی وەسەد عەلی فواد پاشاژەکە بە هێزەکانی غەرب هەمویان کۆ کاتۆ بیکا بە نفوز وردەوردە سەرەتایەکە بێ بۆ کۆکردنەوەیەک لە ئەنقەرە بۆ ئێلغاکردنەوەی ئەستانە وەکو پایتەختێک ئینگلیزەکانی یارمەتی دەریە بن ئینگلیزەکان لەو سەردەمایان لە ناڵیشە دەن لە بزمار هەتا ئەو کاتەی وای لێ دێ ئینگلیزەکان هێرشێک دێن بۆ ناو ئیزمیر لە 1990 ئەوان بە کەشتیەک هاتوون بۆ ئیزمیر بەڵام سەربازانی یۆنانیدا ئەبەزن طبعا شەڕێکی کۆنە لە نێوانی یۆنانیەکان و عوسمانیەکان کە ئێستا هەر کەسە لە یۆنان بوو بێ هەستی پێکا شەڕێکی چەند درێژخایەن هەیە لە نێوانی هەردوولایەنە وەختێک گەزانن سەربازی یۆنانی لە ئیزمیردا ئەبەزێ و لە شێوەیەکی زۆر تەحەدایە زابتە گرێ و تەڕبوشە سوورەکەی داگرێەوە لە بی خەرژێر پێت و تفیلێکە پەلاماری ئافرەتانە دەن حیجابیان لێکەنەوە پەلاماری پیاوەکانە دەن هی مزگەوتەکانە دەن ئەبێ بە کوشتارێکی زۆر تەوان ئەو کاتەی تر وای لێ دێکە مسلمانانی کوردیش غیرەت و حەماسیانە جوڵە لەو کاتیان مستەفا کەمال دەتوانێت ئەوانی شکۆ کاتەوە طبعا وەکو ویلایەتە شەرقیەکان بۆ جیهاد هەڵیان نێ بە ناوی جیهادەوە هەمووی بۆ مەرامی خۆی ئیسیفادەیەکی زۆریان لێ بکە و هەروەها هەندێک کەسانی تری عەلەمانی کەوا لەو سەردەمەیە مەشهور بوون و ئەویش علاقی باشی لەگەڵیانە هەبوو وەکو ڕەفعەت پاشا لە سێواس و عەلی فوئاد و ئەمانە هێنایە پێشەوە هەمووی لە ئەنقەرە سەرەتایەکی بۆ دروستکردن مؤتەمەرێکی گر بە ناوی مؤتەمەری ئەرز ڕۆم لە تەموزی 1990 لە مانگی 1990 هاتە ئەنقەرە بەڕەسمی ئیتر بوو بەدەسەڵاتدار وردەوردە لە هەنگاوەکانی تریا ئینتیخاباتێکەکە و پەرلەمانێکی تر تەشکیلەکە و لەوێ حکوومەتێکی تر تەشکیلەکە واتە پەرلەمان و حکوومەتێک لە یەک کاتە ئەبێ لە ئەنقەرەیەکێکی تریش هەیە لە ئەستەمبول بۆ مؤتەمەراتێک کە ئەچن دوو وەفد ئەچن هەروەکو چۆن ئێستا یاری بە لوبنانەکەن لە دانیشتنەکەی مؤتەمەرەکەی دوایی مەککە بینیمان فوئاد سەنیۆرە
ڕئیسی وەفدێک بوو کە هی حکومەتە و لە هەمان کاتیشە ڕئیسی جمهور وەفدێکی تری تەشکیل کردووە. دوو وەفد هی یەک لوبنانن. لەو سەردەمەشە هەر ئاوا بوو بۆ هەر مؤتەمەرە کە ئەگیرا وەکو مؤتەمەری پاریس کە بۆ ئاشتی گیرا وەفدێکی مستەفا کەمال چوو بوو، وەفدێکی تریش لەولاوە فەرید پاشا ناردبووی کە ڕئیس وزەرای سوڵتان بوو لە ئەستانە. ئەو گۆڕانکاریە گەورانی کە ئینگلیس توانی بووی لە ناو تورکایە خلافەت بڕوخێنێ، بنەماکانی سیستمی ئیسلامی هەڵتەکێنێ، ئەم ئیمبراتۆریەتە گەورەیە لە ناو ببە، بە تەکید طبعاً ئەو مەسالیحێکی باشی لەوایە ڕۆیشت بوو، سوور بوون لەسەرەوەی کە کوردیش بالمقابل نەبێ بە هیچ شتێک لەو کاتەیە، بە تایبەتی کە نفوزی ئیسلامی لە ناو کوردەکانە وا بە قووەت مابوو، نەبادا دوایی ئیسلامیەکان بە شێوەیەکی گشتی کۆ ببنەوە لە ناوچەی کوردەکان و لەوێەوە بەدیلی تر دروست بکەن، هەروەکو لە ساڵی 1925 فعلا بۆ مدەی 8 مانگ بە سەرۆکایەتی شێخ سەعیدی پالۆیی واتە شێخ سەعیدی پیران ڕەحمەتی خوای لێبێ شۆڕشێکی زۆر گەورە دروست بوو بۆ ئیعادەکردنەوەی خلافەتی ئیسلامی. لە زۆر لە حەلەقەکانی پێشوشە ئیشارەتم بەوەدا کە لە 1970ەوە زۆر جار کوردەکان یەکێک لەوەی کە غیرەتی ئەجوڵاندن بۆ شۆڕشکردن بریتی بوو لەوەی کە چۆن پێویستەکە چۆن خلافەتی ئیسلامی جارێککە بهێنینەوە پێشەوە. بە هەر حاڵ هەنگاوەکانی مستەفا کەمال سەبەبێکی ڕئیسی بوو بۆ ئەوەی کە ئینگلیزەکان چاوپۆشی لە هەندێک شتی بکەن و زۆر گەورەیکەن، هەروەکو کە بە ئوسلوبی مخابراتی خۆیان پیاوانی بوو دەڵە زۆر گەورەکەن ئەوە مستەفا کەمال و جەمال عەبدولناسر و ئەوە سەدام حوسێن و ئەوە کەسانێکی ترکە هێنان نەپێشەوە بۆ ئەوەی ڕۆڵێک ببینن هەتاکو زیاتر کاریگەری سلبی بن لەسەر ئومەتی ئیسلام و دووری خەنەوە لە دینەکەی و جارێکی کە